بێنانی بەڕێزی کەناڵێ نارتیدوو بەرنامەی لە ساغی هەموو کاتێکتان باش. من هەڵگوڕ ساڵح جاف لە بەیانیەکی زوو لە دامێنی چیا سەرنجڕاکێش و دڵڕفێنەکەی گۆیژەی سلێمانیدا لە بەرنمەیەکی تایبەتی بەرنمەکەی خۆتان بەرنمەی لە ساغی پێتانەگەمەوە بۆ ئەوەی باس لە یەکێک لە گرنگترین و باشترین پایەکانی ڕاگیرکەری تەندروستی مرۆڤ بکەین. ئەم بەرنمەی لە ساغی تایبەتە بە وەرزشکردن. وەرزشکردن لە سەرشاخ، وەرزشی سەرشاخ سەرکەوتن و ڕاکردن و وەرزش لە دەرەوەی ماڵ و لە ناو ماڵ، وەرزش لە ناو هۆڵەکان و لە دەرەوەی هۆڵەکان، وەرزشی ئاسایی، وەرزشی مەلەکردن. بینەرمان بن بۆی کە کۆمەڵی خەڵک ببینن بە ئەزمموی ژیان وەرزش دەکەن و بزانن ژیانی ئەوان چەند خۆش بووە و چی لێ کردووە و هەروەها لە ڕووی زانستی پزیشکی و بزان سوودەکانی وەرزشکردن چیە و بۆ ئەم بەرنامە سەرنجڕاکێشە لەگەڵمان بن و بزانن زیانەکانی دانیشتن و تەمبەڵی جەستەیی چییە. وەک هەمیشە بینەری لە ساغی بن و تەندروستیتان پارێزن. هەر بۆ بابەتی قسەکردن لەسەر نەجوڵان و سوودەکانی وەرزشوەمانە میوانداری پزیشکەکەم کە دەمێکە هاوڕین و لە ڕاستیشە بیرۆکەی دروستبوونی ئەم بابەتەوە بەرنامێکی سەربەخۆ لە داهاتەوە بوو بۆی کە وەرزش تەنها بەشێکی بچووک نەبێت لە بەرنامەیە لەسەر بابەتێکی تر. دکتۆر داهاتبانیت باش. بەیانی باش دکتۆر. ئێوەی پزیشکان زۆر باس لە وەرزشەکەن، وەرزش بکەن، بجوڵێن، دامەنیشن. ئەمانە پێم بڵێ بەگشتی نەجوڵان چ کێشێکیە؟ خەڵک بۆ ناتوانێت خەڵک بە ئیسراحەت بژی؟ نەجوڵان ئەگە کەسێ نەجوڵێتەوە هیچ جۆرە وەرزشێ نەکە، مەترسی توشبوونی بە زۆر لە نەخۆشی درێژخانەکانی وەکو بەرزە فشاری خوێن، شەکرەی جۆری دوو، بەرزبوونەوەی چەوری خوێن، نەخۆشیەکانی دڵ زیاتەکە. هەروەها هۆکارێکی سەرەکی نەخۆشی قەڵەوی کە پێوترە نەخۆشی سەردەم بریتە لە نەجوڵانەوە و وەرزش نەکردن. باشە، تۆ لە بەرەوەی کە ئەڵێی نەجوڵان هۆکارێکی مەترسی سەرەکیە بۆ قەڵەوی، ئەگە کەسێک کە لاواز بێت چ پێویستیشی بۆ وەرزشکردن هەیە؟ زۆربەی توێژینەوە زانستیەکان دکتۆر هەڵگوردەوەی دەرخستووە ئەگەر کەسێک کێشی تۆزێک زیاد بێت، ناڵێن قەڵەو بێت، کێشی تۆزێک زیاد بێت، بەڵام وەرزش بکە، وەرزشێکی ڕێکوپێک، تەندروستی باشترە لە کەسێک کە کێشی ئاسایی بێ بەڵام هیچ جۆرە جوڵانەوەیەک ئەنجام نەدا. یعنی تۆ پێم بڵێ کە مەسەلەی کێش یان BMI ئەوەی کە بڵێن لە ڕۆژانستێکەوە یان گرمۆڵی لەش تەنها ژمارە و نیشاندەرێکی باشی تەندروستی نییە بە بەراورد بە وەرزشکردن؟ نەخێر، نیشانەیەکی باشی تەندروستی نییە. بۆ من ئەو کەسانی کە کێشی لەشیان ئاساییە یان BMI یان ئاساییە لەوانەیە زۆر تووشی نەخۆشی بن ئەگەر نەجوڵێنەوە، بەتایبەتی نەخۆشەکانی بەرزە فشاری خوێن و نەخۆشی درێژخانەکان و شێرپەنجەکان و زۆر لە نەخۆشەکانی ترکە باسیەکەن. لە هەندێک لە توێژینەوەکانە کە تایبەت بەم بەرنامەی خوێندمەوە باس لەوەکەن کە لە وڵاتانی دەرەوە هەڵبەتە لە وڵاتی ئێمە کە توێژینەوە نییە، بۆ نمونە خەڵک لە 5 تا 7 کاتژمێر بەدیار تەلەڤیزیۆن و دانیشە. ئێستاش لە وڵاتی ئێمە کە خەڵک زێری زنجیرەکان زۆرەکە، بەسەن کە خەڵک پێڵە ئەڵقا بۆ نهەیە لە ڕۆژەکە سێ ئەڵقاکە، 4 ئەڵقاکە، ئەمانش لەوانێت 4 کاتژمێر و 5 کاتژمێر دانیشن لە ڕۆژێکە. ئەتوانین پێم بڵێ کە نەجوڵانیش دەکرێت جۆرە لە نەخۆشی درێژخایان بێ؟ نەجوڵان جۆرێکە لە نەخۆشی درێژخان بە حکمی ئەوەی کە ئەبێتە هۆی زۆر لە نەخۆشیەکان، وەک چۆن بوون قەڵەوی پێوترێن نەخۆشی کە چونکە قەڵەوی ئەبێتە هۆی زۆر نەخۆشی تر وەکو نەخۆشی درێژخانەکانی شەکرە و بەرزە فشاری خوێن و کۆلیسترۆڵ و دڵ، بۆیە نەجوڵانەوەش ئەچێتە ئەم بابی کە لەوانەیە بێتە هۆی قەڵەوی و قەڵەویش دەبێتە هۆی نەخۆشیەکانی تر. بەڵێ کەواتە وەرزش بکەین. وەرزش بکەن، چونکە وەرزشکردن لەوانەیە خەڵک بەس بۆ ئەوە بڵێن وەرزش بەس بۆ قەڵەوی بەسوودە، بەڵام خۆی دابەزانی کێشی لەش بە هۆی وەرزشەوە یەکێکە لە سوودەکانی وەرزشکردن. بە دڵنیاییەوە زۆر سوودی تری هەیە. بە شێوەیەکی گشتی کە زۆربەی توێژینەوە زانستیەکان و بە بەڵگەوە باسییان کردووە، وەرزشکردن حەوت سوودی گەورەی تەندروستی هەیە. یەک لە سوودەکان ئەوەیە کە ئەو کەسانی کە وەرزش ئەکەن تەندروستی دەرونیان باشترە، چونکە لە کاتی وەرزشکردنە زۆر لە مادەهاندەرەکانی مێشکی وەکو سیرۆتۆنین و ئیندۆرفین و دۆپامین زیاد دەرئەدرێن. ئەو کەسە زیاتر هەست بە میزاجێکی باشەکە، مێشکی سافە بێ، زیاتر مرتاحە بێ. دۆپامین هەر ئەوە نییە کە لە کاتی جگەرە کێشانیشە دەردانی زیاد دەکرێت، لە کاتی خواردنێکی خۆلیشە زیاد دەکرێت. ئەو هۆرمۆنێک لە ناو مێشک. بەڵێ ئەو هۆرمۆنیە، بەڵام ئەو کاتە کەسەکە زیاتر هەست بە نەشوە و هەست بە خۆشی ئەکا، بۆیە ئەو کەسانی کە وەرزش ئەکەن زیاتر هەست بە دەرونیکی باشتر ئەکەن،
کەمتر تووشی نەخۆشیە درێژخانە دەرونیەکانی وەکو خەمۆکی و قەلەقی ئەبن بۆیە زۆربەی دکتۆرە پزیشکە دەرونیەکان ئامۆژگاری نەخۆشەکانیان نەکەن کە بجوڵێنەوە چونکە لە کاتی وەرزشکردنا ئەو کەسە چانسی ئەوێ بێت تێکەڵا بێت لەگە خەڵکی تر و ئێمەش بیرمان نەچێت یەکێک لە هۆکارە سەرچەکانی نەخۆشی درێژخانەکان بریتێ لە تەنیایی بۆ کە کەسێک وەرزش بکە خۆی لە تەنیایی بە دوور ئەگرێت یعنی ئەم جارێکێکی حەزی کەسگەرێ بکێشە بڕات نیو ساعتە بە پێ بڕاوەکو بە هەمان شێوەی جگەرەکێشانەکە چێژاتێ چێژیاتیە و تەمەەن ئەو زیاناشی توش نابێت کە لە جگەرشانە تووشێ بێت باش ئەمە بۆ دەرونی شەشەکەی ترچیە شەشەکەی تریەک لە سوودەکانی تری وەرزشکردن ئەوەیە کە ویست وەکو باسمان کرد ڕێگە ئەگرێ هەروەها یارمەتی چارەسەری زۆر لە نەخۆشی درێژخانەکانە درێ وەکو بەرزەفشاری خوێن وەکو نەخۆشیەکانی دڵ وەکو زەبحی دڵ و جەڵدەی دڵ و جەڵدەی مێشک شەکرەی جۆری دوو کە لە کاتی وەرزشکردن کاری ئینسولین باشتر ئەبێ و شەکرا زیاتر سەرفەکرێ بۆیە کەسەکە کەمتر تووشی نەخۆشی شەکرە بێ وەگەر نەخۆشی شەکرەشی هەبێ باشتر چارەسەرەکرێ هەروەها وەرزشکردن یارمەتی ڕێگەگرتن لە زۆر لە شێرپەنجەکانەدا وەکو شێرپەنجە قۆڵۆن شێرپەنجەی مەمک کە ئەم دوو نەخۆشی شێرپەنجەیە لە وڵاتی خۆمان زۆر باوە هەروەها وەرزشکردن چەوری ئەتوێنێتەوە کەمتر کەسەکە تووشی چەوری ئەبێ ئەو ئەگەر تووشی چەوری بەرز بێت بەتایکت پزیشک ئامۆژگاریکە کە وەرزش بک بجوڵێتەوە سوودێکی تری وەرزشکردن بریتە لەوەی کە لە کاتی وەرزشکردنە زیندە چالاکیەکانی لەش باشتر ئەبن سووری خوێن باشتر ئەبێ ئۆکسسیژینی باشتر ئەگا بە خانەکان بۆیە خانەکان درەکتر پیرە بن بەرگری لەش باشتر بێ بۆیە زۆربەی توێژین نەزانستیەکان باسیەوەکەن ئەو کەسانی کە بەردەوام وەرزشەکەن تەمەنیان درێژترە نەجوڵان و تەمبەڵی جەستەیی کێشەکەی چییە؟ ئەو بابەتی کە لە ڕکلای بەردامەکە تا بینیتانەوە پرسیارێکە کردمان ئایا کامە بۆ تەندروستی گرنگترە کەمی کێش و ڕێکی باڵا یان وەرزش و جوڵە بۆ ئەوەی کە باس لە کێشەکانی تەمبەڵی بکەین و کاریگەریەکانی لەسەر تەندروستی و لەسەر ئەو بابەتانی کە پەیوەندیدارە بە لەشساغی مرۆڤەوە وەک هەمیشە و بۆ هەموو ئەڵلقەکانی بەرنامەی لەشساغی دەگەڕێمەوە بۆ دۆکمنتە فەرمیەکانی حکوومەتی بەریتانیا لە یەکێک لەو سەرچاوە زانستی و ئەو دۆکمنتە فەرمانەی کە هەیە ئاماژە بۆ دراوە کە بە شێوەیەکی گشتی لە وڵاتی چووک و بەریتانیایە بڕیشی زۆر لە خەڵکە پێگەیشتوەکان کاتێکی زۆر بەسەر دەبەن بە دیار تەماشاکردنی تەلەڤیزیۆنەوە کە لە هەندێک لە توێژینەوەکانە دەرکەوتووە لە 5 کاتژمێر هەتاوەکو 10 کاتژمێر ئەم ژمارەیە لە وڵاتی چووک و ئەمریکایە لەوانەیە بە هەمان شێوەیان زیاتریش پێ و لە بڕێکی زۆر لە توێژینەوەکان گەشتون بۆ دەرەنجامی کە بە شێوەیەکی گشتی خەڵک 7 کاتژمێر لە ڕۆژێکدا بە دیار تەماشاکردنی تەلەڤیزیۆنەوە بەسەر دەبات تەماشاکردنی تەلەڤیزیۆن لە نێوان منداڵ و گەورەدا کەمێک جیاوازی هەیە لەبەرەوەی کە گەورەکان پتر بۆ تەماشاکردنی زنجیرەکان یانەوەگە لەناو خەڵکدا پێی دەوترێ ئەڵقا و بۆ تەماشاکردنی فیلم بەسەر دەبات لە کاتێکدا منداڵان بۆ تەماشاکردنی ئەفلام کارتۆن و هەروەها بۆ یاری کۆمپیوتەری بەکاردێنن سەرباری تەماشاکردنی تەلەڤیزیۆن یەکێکی تر لەو هۆکارانەی کە ئێستا وای لە کۆمەڵگایەمە کردووە کە خەڵک نەجوڵێ بریتیە لە مۆبایل جارێکیان خوێندمەوە باس لەوە کات کە وەک بابەتێکی نوکتەئامێز و گاڵتەئامێز نووسراوە کە مۆبایل و کۆمپیوتەر بۆ دروستکراون کە ژیانی ڕۆژانەمان ئاسانتر بکەن و کاتی کەمتر بەسەر برین لە کاتێکدا لە دەرەنجام بوو بەوەی کە کاتی زیاتر بەسەر برن لەبەرەوەی کە منی چێکم لەو کەسانی کە لەشساقی خۆم بەلاوە گرنگە ڕۆژانە کەمتر لە 2 کاتژمێر بە دیار تەماشاکردنی تەلەڤیزیۆنەوە بەسەر دەبم من وەکو هەڵگور ساڵح جاف نە فەیسبوک بەکاردێنم نە ئینستاگرام و نە هیچ جۆرە بابەتێکی تری تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ ئەوەی کە کاتی باشم هەبێت خزمەتی ئەوە کەم لە بەرنامەی لەشساقی و خزمەتی هاوڵاتیان کەون لە نەخۆشخانەوە لە کلینیکە تایبەتەکەی خۆم بە هیچ شێوەیەک نە فەیسبوکم هەیە نە پەیجی فەیسبوکم هەیە نە سەرپەرشتی هیچ پەیجێک دەکەم نە پەیوەندیم بە هیچ جۆرە بابەتێکەوە هەیە کە لە سۆشیال میدیاوە هەبێت لەبەر ئەوە لە هەر شوێنێکدا ناوی من تامبینین لەسەر فەیسبوک بزانن ئەوە من نیم لەبەرەوەی کە ئەگەر بێت و ئێستا توێژینەوەیشی نوێ بکەن بۆتان دەردەکەوێت یا توێژینەوەیشی نوێ بکرێت دەردەکەوێت کە فەیسبوک و بابەتە کۆمەڵایەتەکانی تریش تۆڕە کۆمەڵایەتەکانی تریش یەکێک لە بابەتانەی کە وای کردووە لە خەڵکە کاتێکی زۆر بە دانیشتنانەوە بەسەر بەرێت جا دانیشتن کێشەی چییە؟ یەکێک لە توێژینەوەکان کە کراوە زیاتر لە 800,000 کەسی لە خۆ گرتووە لە دەرەنجامی ئەم توێژینەوە دەرکەوتووە کە دانیشتن بۆ ماوەیەکی زۆر
کۆمەڵێک کێشەی هەیە و هەروەها ئەگەری توشببوونی مرۆڤ بە کۆمەڵێک نەخۆشی زیاد دەکات بە ژمارە و ئەو نەخۆشیانی کە دەکرێت بەهۆی دانیشتنی زۆرەوە تووشی مرۆڤ بێتیان ئەگەری توشببوونی مرۆڤ بۆ نەخۆشیانە زیاد بکە ئەمانن لە سایە 112 ئەگەری توشببوون بە شەکرە زیاد دەکات لە سایە 147 ئەگەری توشببوون بە نەخۆشیەکانی دڵ و دەماری خوێنبەرەکان زیاد دەکات و لە 190 ئەگەری مردن بەهۆی نەخۆشیەکانی دڵەوە زیاد دەکات و لە 149 ئەگەری مردن بەهۆی هەر بابەتێکی ترەوە زیاد دەکات. جا کێشەی دانیشتن هەر ئەوە نییە کە بەتەنیا دانیشتون بەڵکو هەندێک جار لەگەڵیدا خەڵک جگەرەش دەکێشێت یان لەوانەیە هول بخواتەوە یان لە وڵاتی خۆمانە زۆرجە بەدیار تەماشاکردنی ئەڵقەکانەوە گڵۆبە ڕۆژە و شیرینی و ساردیش دەخورێتەوە. جامەیەکی چیتر لەو شتانەی کە مۆبایلەکەمی بۆ بەکاردێنم وەکو پێم وتن من بە هیچ شێوەیەک فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکانی تر بەکار ناهێن و لە پەیج و لە ئەکاونت دوورم و هیچیانم نییە بەڵام بۆ کۆمەڵێک شتی تر بەکاری دێرم. هەر بۆ نمونە لەسەر هەردوو سیستەمی iOS و ئەندروید یان با بڵێن لەسەر مۆبایلەکانی ئەپڵ و کۆمپانیای سامسۆنگ و کۆمپانیای هاوشێوەکانی تر کۆمەڵێک بەرنامەی باشم داونلۆد کردووە. یەکێک لەو بەرنامانە کە بۆ ئەوەی بەردەوام ئاگام لێوە بێت کە چەند دەجوڵێم بریتێ لە ئەپی هیومەن کە ئێستا کاک نەجمەدین لە خوارەوەی شاشەکە بۆتان دەنووسێت و لۆگۆی ئەپەکەتان پیشان دەدات کە بۆ بەکاری دێنم بەردەوام بزانم ڕۆژانە چەندێک جوڵاوم. هەر بۆ نمونە ئەمڕۆ هەتاوەکو هاتوینێتە ئێرە چەندێک جوڵاوم هەر ئەمڕۆ بە تاقی تەنیا 4.8 کیلۆمتر جوڵاوم کە 5182 هەنگاو دەکات کە ئێستا کاتژمێر دەونیوی بەیانیە و من لە ڕۆژێک داوا هەڵدەدەم کە 10,000 پێ بجوڵم. جا لەو توێژینە و دۆکمنتە فەرمیانەدا ئاماژە بۆ درراوە تەنانەت ئەم جوڵانش کە مرۆڤ لە ڕۆژێکە بە ماوەی نیو کاتژمێر بجوڵێت بەڵام بەرامبەر بەوە 4 تا 5 کاتژمێر بەدیار تەلەڤیزیۆنەدا بنیشێت بەوە حساب دەکرێت کە پێی دەوترێت شێوە ژیانێکی نەجوڵان یان تەمبەڵی. هەر بۆ نمونە ئەگەر جاری جارامتان ویستە کەناڵی تەلەڤیزیۆنەکەتان بگۆڕن دەبوایە هەڵبسانایەتە سەر پێ و چەند هەنگاوێک بڕۆشتنایە تاوەکو دەگەشتن بە تەلەڤیزیۆنەکە لە کاتێکدا ئێستا پێویستان بەوە نییە و هەر لە جێگەی خۆتانەوە دەتوانن کەناڵی تەلەڤیزیۆنەکە بەهۆی ڕیمۆت کۆنتڕۆڵەکەەوە بگۆڕن. لەبەر ئەوە لە بڕێکی باش لە توێژینەوەکان ئاماژە بۆ دراوە کە بۆی کە مرۆڤ جوڵەی زیاتر بێت وا باشترە لە ناوبڕی ڕێکلامەکاندا هەڵسێت و کەمەکەمە بجوڵێت. ناو معروف كريم قادرة پیشم پارێ زەرم هەموو هەفتەیەک هین بۆ شاخی گۆیژە لە سعات 6ەوە دەزەکەین بەم وەرزشە سەرەکەین بۆ سەرەوە و ئێمە ئیسیفادەمان لێ کردووە لەم وەرزشە و داوا لە خەڵکی کەژەکەین کەوا بێن بۆ ئەم وەرزشە چونکە سوودی هەیە و ئەم وەرزشە بە شتێکی باشە و ئێمە کە سەرەکەوین بۆ شاخ لەوێ دوو ڕێگا هەیە ڕێگایەکی سەرەکەوی یەکسەر بۆ سەرەوە ڕێگایەکی کەشی هەیە لابەلا ڕوا هەتاوە کۆچێتەوە نزیکی کورسات. ئەم وەرزشە سوودی هەیە لە ڕووی دەرونیشەوە و لە ڕووی جەسەدیشەوە یعنی ئیسیفادەی لێەکەین وەکو وەرزش یعنی بسیحەتێکی باشە هەیە و لە ناحی دەرونیشەوە یعنی مرتاحین پێی. ئێمە چەند گروپێکین لە شاخی گۆیژە بەیانیان هەر 4-5 کەس بەیەکەوانێ سەرەکەین بۆ شاخی گۆیژە. گروپی یەکەممان بەیانیان سەعات دەوری 5 ڕوا گروپی دووەممان سەعات 6 تقریبا من 12 ساڵە بێ لە شاخی گۆیژە ئەم وەرزشە ئەکەم
لە پێش منیشەوە کاک شێخ معرف و مەجموعەیە برادەری کە لە پێش من وەکو کاک شێخ معرف دکتۆر سیروان کاک محەممەد بابان یەکەم جار کە هاتین بۆم شاخە هەفتەی ڕۆژێک بوو دوایەمە بیرمان لێ کردوانێکەوە ئەم ڕۆژە زیاکەین لەبەرەوەی کە سەرەکەوین وێنەوە 2 سەعاتمان پێچوو بڕیارمانە لەگەڵ من دکتۆر شێرکۆ زمناکۆ لەگەڵ کاک دلاوەر بڕیارمانە کە بیکەن بە 2 جار لە هەفتەیەەکە 2 جارەکە زۆر بۆ ئێمە باش بوو ئێمە بە ئەمە ڕاضەیە و کوڕینە وەرزشە هینێکی هیوایەتێک وەکو هیوایەتێک ئێمە ممارەسەیەکەین لەوەتی ڕاضاکەین هەموو ئەو برادەرانش کە لەگەڵ منان لەشێکی ساخت لەشێکی تەندروست ئیسفادەیەکی زۆرمان لێ کردووە لەبەرەوە داواکارم لە خەڵقی شاری سلێمانی کە خەڵق لە خۆی ببووە خەوی بانیان لە خۆی هین بکات و بێ ئەم وەرزشە بکات چونکە ئەم وەرزشە کە هاتە و کاتە بۆی دەرەکەوێت کە لە چەند سەروانەیە ئیسفادەی لێکات و لە سولارێکی تەندروست و ڕێکوپێکێ بێ و سیستەمێکی بەرگری لەشی جوانی بۆ دروست دەبێت چونکە ئەمانەوێت کە لەشمان تەکەیف بکە لەگەڵ سەرما لەگەڵ گەرمە لەگەڵ باران تەنانەت من زۆر 2-3 ساڵیشان هەروە وەک حەزی خۆم لە ڕەمەزانە بە ڕۆژوش بووین هەر هاتوین ئیتر ئەوە نییە بەین باران ببارێ سەرما بێ گەرما بێ هەموو شتێکی ڕاضەمان پێ بە تایبەتی داواکاریشم لەوانەش کەیەن یەک پێش هەموو شتێک پێڵاوی ڕاضە بۆ شاخ لە پێکەن جلەکانیشان هەمووی ئەبێ لە لۆکە بێت ئەجا ئەو کاتەش کە سەرەکەون بۆ شاخ خەڵقمانەیە برادەرمانەیە کە ڕێنماییانەکە لەبەرەوەی لە هەنگێ شوێنەکە ئەو برادەرە ئەڕوا لە هەورازە تۆزێک تەنگە نەفەس ئەبێ کە تەنگە نەفەس بوو ئەبێ هەنگاوەکان هینی زانستی وایە کاڵێ هەنگاوەکان پچوو کەرەوانێ پچووکی کەرەوە بەس مەوەستە بۆ ئەوەی حرەکەی دەوەرانی خوێنی بزوڵێت ئەو چاورێک کە لە لەشتا بێت سەرفێت لەگەڵ کاک شێخ معرف خۆشی زۆر خۆشیمان بینیوە بیدایەتی کە ئێمە 12 کەس بووین شێخ معرف گۆچانێکی پێ بوو لە پێشەوە من هەرچەنگی بمیستا پێشی کەم ئاوا بە گۆچانەکەی وەرە و داوانێ کەواتە لەبەروی کە ئۆکسسیجین لە خانەکانە زیاترە بێت و تۆ بەر هەوای دەرەوە ئاکەوی تۆمانە ئەکرێ وەرزش مرۆڤش جوان بکە دەرکەوتی مرۆڤ بەتاکی چونکە سووری خوێن چالاگە سووری خوێن بوو هەموو بەشەکانی لەش چالاگەکە یەک لەو بەشانش پێستە پێست بە شێوەیەکی گشتی احتیما دەکاتە سەر سووری خوێن ئەگەر سووری خوێن بۆ پێست بۆ ماسوولەکان باشتر بێت کەسەکە ڕەنگوڕووی باشتر ئەکرێتەوە پێستی جوانتر ئەبێ باشتر دەرەکەوێت یەکێک لە سوودەکانی تری وەرزشکردن دکتۆر هەڵگورت بریتە لەوەی کە ژیانی سێکسی باشترەکە چونکە ئەو کەسێک کە وەرزشەکە هەز دەکەن میزازی باشترە هەز دەکات دەرونی باشترە مێشکی سافترە وزەی باشترە کە ئەو کەسە هەز دەکات وزەی باشترە تاقەی زۆرترە بەمەش سەرکەوتووە بێ لە ژیانی سێکسی بیریشمان نەچێت وەرزشکردن زۆر لەو نەخۆشیانەی کە ئەبنە هۆی لاوازی سێکسی وەکو بەرزەفشاری خوێن و کۆلیسترۆل و شەکری جۆری دوو ناهێڵێ بە مەش کەسەکە لە ژیانی سێکسی سەرکەوتوو دەبێت باش ئێوە کە هەمیشەیە بەڵێن کە لە بەرنامەکانە باسمان کردو ئاڵێن کە تۆ زگەرا کێشی زگەرەکێشان لە تاڵێک مووی سەرەوە هەتاوە کۆگاتی نوێکێکی قاچ زیانی پێگەێنێ ئەگەر پێچوانی ئەوە وەرزشکردن بێ لە تاڵێک مووی سەرەوە تاوکە نوێکێکی قاچ سوودی لێ وەرەگرێ بەتاکیت هەموو ئەندامەکانی لەش لە کاتی وەرزشکردن سوودیان پێگا و ئەو کەسە زیاتر هەست بە جستەیەکی باشترەکە ئێمە ئەگەر تێبینی ئەو بکەین ئەو کەسانی کە بەردەوام وەرزشەکەن کەسانێکی چالاکن بەهێزن لە ژیانی ڕۆژانە سەرکەوتوترن چونکە ئەو کەسە زیاتر هەست بە وزە و هەست بە تاقەکە بۆی زیاتر سەرکەوتوێ بێ هەروەرا وەرزشکردن یارمەتی خەوێکی قوڵەدا ئەو کەسانی کە خەویان تووشی خەوزڕاندر بوون یان درەنگ خەویان لەیەکەویان لە کاتی خەوا زوو هەڵەستنەوە زۆربەی پزیشکان ئاماژگاریانەکەن کە بەرنامەیەکی وەرزشی ڕێکوپێک ئەنجام بدەن بەڵام دوورکەونەوە لە وەرزشکردن لە شەوە چونکە لە درنگانی شەوە ئەگە وەرزش بکرێ لەوانەیە کەسەکە درەنگتر خەوی لێ بکرێت بەڵام ئەگە بە ڕۆژ زیاتر وەرزش بکرێت بە بەرنامەیەکی ڕێکوپێک بەتاکیت خەوێکی باشترە بێت باش کەواتە ئەوەی کەسم قسەکانی تۆ بۆ بکەمەوە بۆ باشبوونی مەزاج بۆ ڕێگەگرتن لە شەکرە لە نەخۆشیەکانی دڵ بۆ خەوێکی باش بۆ ژیانێکی سێکسی باش بۆ پێست بۆ چیتر باشە بۆ هەموو ئەندامەکانی لەش باشە بۆ بەرگری لەش باشە ئەو کەسانی کە وەرزش بەردەوام وەرزش ئەکەن کەمتر تووشی نەخۆشیە بن وزان باشترە کەواتە ئەو کەسانەش کە کێشیان ئاساییە پێویستە وەرزش بکەن
مەسەلەکە بەس بۆ دابەزانی کێش و ڕێکبوونەوەی جەستە نیە. بەڵێ وەکو باسمان کرد یەکێک لە سوودەکانی وەرزشکردن دابەزانی کێشی لەشە ئەو کەسانی کە قەڵەون ئاماژگاریەکرێن کە وەرزش بکەن بەڵام ئەو سوودانێتتر کە باسمان کرد لەوانەیە کەسێک کێشی لەشی ئاسایی بێت تووشی نەخۆشەکانی دڵ و بەرزە فشاری خوێن و کەم خەوی و لاوازی سێکسی بێ بۆیە ئەو کەسانی کە کێشی لەشیان ئاساییشە ئەبێ وەرزش بکەن بۆی سوودەکانی تر دەسەبەر بکەن. باش ئێستا کە باسی ئەو سوودەی وەرزش کرد پێم بڵێ بە هەموو جوڵێ گەڵێن وەرزش یان لەناو کاوانەیە کاتوانین کوی بکەن بە ماڵین وەرزش توانین پێناسی بکەین هەموو جوڵەیەک کە فشار بخاتە جەرجەستە کە لەدایان دڵ سەریع بکات بۆ لەدایان دڵ بگاتە زیاتر لە 100 ئەو پێویسترێ وەرزشکردن بەڵام بەمەرجێک کەسەکە بەردەوام بێ لەسەر ئەو بەرنامەی وەرزشێک کە دایناوە و لە هەفتەیەکە 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژ زیاتر بێ هەر ڕۆژێک 45 دقیقە بۆ سعاتێک بێ ئەو کاتە کەسەکە سوودی لێبینێت. داهات من هەمیشە کە ئەم بەرنامانە پێشکەشەکەم خەڵک هەندێک پرسیاری سەیرم لێەکە بۆ نمونە ئاڵێن دکتۆرەکان ئەڵێن جگەرەمە کێشن بەڵام هەندێکیانەی کێشن ئەوزەم وایەوە نییە هەندێکیانەی کێشن باش ئەڵێن مەخۆنەوە ئەلکۆهۆل مەخۆنەوە هەندێکیانەی خۆنەوە بەڵام ئێستا کە تۆ بە خەڵکەڵی وەرزش بکەن خۆت وەرزشەکەی بەڵێ من خۆم بەردەوام وەرزشەکەم. باش کەواتە ئێستا توانین بڕۆین لە هۆڵێکی وەرزشی پیشانمان بەی وەرزشکردن چۆنیە فەرموو باش ئێستا لەگەڵ دکتۆردا دەڕۆین ئەم پۆشاکەمانە گۆڕین و بە پۆشاکێکی وەرزشیەوە بۆتان باسەکەین ئەو بەرزبوون و زیادبوونی لەدانی دڵە یانی چی بینەرمامە. دکتۆردا تو ئێستا بۆت باسکردم کە وەرزەژیانی چی و جیاوازی چی و بۆچی دانیشتن خراپەوەمانە بۆم باس بکە کە ئێمە ساتوێنێکی لە هۆڵەکانی وەرزشکردن چکە لە هۆڵەکانی وەرزشکردن بۆ ئێمە لە بەری کوردستان بەگشتی و سلێمانیش بە تایبەتی سروشتێکی شاخاوی هەیە ئەم شاخانە چۆنەکرێ مرۆڤ بەکاری بێنێ بۆ وەرزشکردن یان سوودی چییە بوونی ئەم شاخانە لە ئەم ناوچەی ئێمەیە؟ بەڵێ خۆی جگە لە سوودە گشتەکانی وەرزشکردن بۆ تەندروستی لەش هەروەها وەرزشی شاخوانی هەندێک سوودی تریشی هەیە یەک لە سوودانە ئەوەیە کە وەرزشی شاخەوانی وەرزشێکی پڕە لە چالاکی کۆمەڵایەتی ئەو کەسانی کە وەرزشی شاخەوانیەکەن بە کۆمەڵە چەند بۆ سەر شاخەکان ئەمانیش چانسی وایان ئەدەنێک کە خەڵکی زیاتر بناسن زیاتر لەگە خەڵکی تێکەڵ بن ئەمەش ئەبێتە هۆی سوودێکی زۆر باش بۆ تەندروستی دەرونی ئەو کەسە. دووهەمینان ئەوەیە وەرزشکردن لە شاخە واتە وەرزشکردن لە کەشێکی پڕ لە ئۆکسجین و کەش و هەوایەکی ساف و پاک کە ئەمەش زۆر باشترە لە وەرزشکردن لە هۆڵێکی داخراوە. سوودێکی تری وەرزشی شاخەوانی ئەوەیە کە ئەو کەسێک کە وەرزشێکە لە شاخە زیاتر سەرنجی دیمەنە سەرنجڕاکێش و شاخ و داخ و دیمەنە سروشتەکانە کات ئەمەش بچێتە بواری مدیتیشن واتە تەئەمول وەکو وەرزشی یۆگا ئەو کەسە زیاتر لەگەڵ سروشتە ئاش دەبێتەوە. ئێمە گروپێکین هاوڕێیانی شاخمان پێڵێن ئەکاونتێک شمانەیە لە فەیسبوک هەم بە کوردی نووسیوانە هەم بڵێن بە لاتینی بەناوی هاوڕێیانی شاخ ماوەی نزیکەی 5 ساڵ ئەبێت یعنیین بۆ شاخی گۆیژە هەموو ڕۆژێکی هێنی و بەشێک شمان ڕۆژانی شەمە یین بۆ گۆیژە هاتنمان بۆ گۆیژە ئەوەی ڕاستی بە دوو ئامانجی بڵین سەرەکی هەیە یەکەم ئاماجان ئامانجی شێوی وەرزی و لەش ساغیە بۆ وەرزشەکە یین دووەم ئاماجان کە بەلای ئەمە زۆر گرنگە ئێمە کۆمەڵە کەسی جیاوازن یا کۆمەڵە کەسین لە چینە جیاوازەکانی کۆمەلگا پزیشکمانتیایە ئەندازیارمانتیایە نووسەرمانتیایە هونەرمەندمانتیایە و ئیلا ئاخری هەموو چینەکانی تر ئیسا وەکو ئەلیاتوە هاتنمان بڵێ بۆ شاخی گۆیژە ڕۆژانی هەینی وەکو نەریەتێکی لێهاتەوە وەکو عورفێکی لێهاتەوە کە هەموو جومعەیە جاری وایە ئەمەم هاوڕێیانە کە بەیەکەوەین لە ماوەی ئەم هەفتەیە کەم یەکتریە بینین بەڵام لە ڕۆژی هینیەکەین بۆ وەرزشەکە هەمومان یان یەکتریە بینین بەدل لە وەرزشەکە تا ئاچینە سەرەوەینەوە کۆمەڵە گفتوگۆ کۆمەڵە بابەت ئەو ڕژێنین ئەوەی زۆر نیگەرانمانەکە بەڕاستی کە هەم لە ناو شاخی گۆیژەوە هەم لە سەریشەوە ڕێژەیەکی زۆر دەبۆ پیسی و پاشماوەی ئەو گەشتیارانی تایە کە ئێمە ماوەیەکی زۆر بەڕاستی هەم لە ئەکاونتەکەی فەیسبوک هەم لە کەناڵەکانی ڕاگەیاندن هەڵمەتێکمان کرد کە بۆی کە هاوڕێیانی شاخ و خەڵکیش پاچی ئەم ژینگیە ڕاگرن بەڵام بەداخەوە تا ئێستا لەوە زۆر نیگەرانی بەڕاستی کە شاخی گۆیژە کە بۆ پیسیە بینین و ئێمە بەدەل لە وەرزشەکە وەکو ئاماژەم پێیا کە هەڵمەتێکەکەین بۆ پاکردنەوەی ژینگەی گۆیژە لە بیرمان نەچێت گۆیژە بەدەل لە جوانەکەی بۆ شاری سلێمانی یادەوەریکی بەهێزی هەیە
لەگەڵ ئێمەیە و ئەوەی خەڵکی سلێمانی بێ کە ئەزانێ گۆیژە چی یادەوەریی گرنگجیە. هیوادارم ئەوانەی کە نەهاتوون و ئەوانەی کە نایەن لە ڕێی ئەم بەرنامەی ئێوە میوانداریانەکەن کە ڕۆژانی هەینی و هەندێک گروپیشمانەوەکو ئاماژەم پیا ڕۆژانی شەمە یا سێشەمە بێن بۆ گۆیژە. ئاخر خەڵکە ئەمێ باسی بکەم ئەویش ئەوەیە کە زۆر کەس پرسیارێمان لێک هەوازان هەمومان بەیەکەوەیە نەخێر ئێمە گروپە گۆیژە هەر گروپێک چەند کەسێک کۆبینەوە و مەواعیدێک دانین بەیەکەوە و یین ئەوە نییە بڵێ هەر هەمووی ئەوانی کە هێن بۆ گۆیژە کە 200 کەس یا 300 کەسن هەر هەمووی بەیەک جار بەیەکەوە بێت بەڵکو بە پێچوانە و کۆمەڵە کەسی دیاری کرا و کۆمەڵی هاوڕە کۆبینەوە مەواعیدێ دانین وین بۆ شاخی گۆیژە. لە یەکێک لەو توێژینە گەورانی کە کراوە لەسەر و کەسانی کە نەخۆشی دڵیان هەیە و بە ماوەی 23 ساڵ متابعیان کردوون دەرکەوتووە کە وەرزش و جوڵانی مرۆڤ نیشاندەرێکی تری گرنگی تەندروستیە لە کێش و باڵای بەتایبەت لەو نەخۆشاندا بامانایەکی تر دەکرێت مرۆڤ کێشێکی زیاد بێت و دەشی ساختەوێت لە کەسێکە کێشی سروشتیە بە مەرجێک کە بەردەوام بجوڵێ. هەر لە توژیان دەرکەوتووە کە ئەگەر بێت و هەر کەسێک با بەردەوامی لە هەفتەیەکە 1000 کیلۆکالۆری بسووتێنێ ئەوە ڕێژەی مردنی بە ئەگەری مردنی بە ڕێژەی لە 120 کەم دەبێتەوە. هەموو جارێک کە سەرەکەون بەسەر گۆیژەدا و دەگەڕێنەوە خوارەوە 1000 کیلۆکالۆری دەسووتێنن کە هەمان ئەو بڕێیەکە لەو توێژینەوەی ئاماژەی پێدراوە. جا چیەکەن لە ماڵەوە هەفتانە جارێک لە کاتژمێر 6 بەیانی لە سەر شەقامی 60 و برادران دەست پێکەن و لە کاتژمێر 8 دەگەنەوە سەر شەقامی 60. هەفتانە 2 کاتژمێر لە خەوی خۆتان کەم بکەنەوە و ئەگەری مردنتان بە ڕێژەی لە 120 بێن نەخوارەوە. ئێمە بڵین ماوەی چەندین ساڵە یین بۆ گۆیژە بۆ وەرزش بەیانیان زوو سعات 5 چاوینان 5 دستانان 6 تا بڵین 2 ساعت و نیومان پێچێ بە پێشێوەی گروپ یین بۆ وەرزش. ئێستا لە بڵین لە مانگی سەرەتای مانگی چوارین و لەمە دووە بەهارە جەوەکەی کەشی شاخی گۆیژە ئێجگار خۆشە کەشێکی زۆر لەبارە بۆ وەرزشکردن و ئێمە بە شێوەی گروپ دێین بۆ وەرزش لە گۆیژە. هیوادارم هەرچی زیاتر بڵین خەڵکی زیاتر بتوانن بێن بۆ گۆیژە وەرزشکردن. هێشتا من پێم وایە ژمارە و کەسانی کە بەیانیان ڕۆژانی هەینی و ڕۆژانی سێشەمەش بێگومان کە دێین بۆ وەرزش بۆ شاخی گۆیژە کەمە. ئێمە ڕەنگە 100 کەس یا 150 کەسێگە بین بە گروپ کە دێین بۆ شاخی گۆیژە، بەڵام ئەم ژمارەیە بە بەراورد بە ژمارەی بڵین دانیشتوانی شاری سلێمانی زۆر کەمە بوو ژمارەیەکی زۆر لەوە زیاتر بێ لەبەرەوەی هەم کەشی ئێرە ئێجگار خۆش و جوانە هەم سوودێکی ئێجگار زۆری هەیە ئەم وەرزشە. ئەوەیشی خۆشی بەم وەرزشە بەخشێ جگە لە سوودا تەندروستیەکەی ئەوەی کە کۆمەڵێک هاوڕێ بە گروپ قسە و باسەکانمان بە زۆری دەربارەی سوودەکانی وەرزش و دەربارەی جۆری خواردن و ئەمەی چی بکەین بۆ ئەوەی تەندروستیی باشترمانە بێ بۆ ئەوەی کۆلیسترۆڵمان نەگاتە ئاستێک مەترسی بۆ جڵتەی دڵ و جڵتەی مێشک و چی و ئەمانە هەبێ. ئەمانە هەر هەموو ئەو هۆکارانن کە هیوادارم وا بکەن ژمارەیەکی زۆر زیاتری خەڵکی بێن بۆ وەرزش و ئەمە لە ڕاستیە پێویست وایە ببێ بە کولتورێک مەسەلەی وەرزشکردن بە تایبەتی بەیانیان لەبەروی کاتی بەیانیان وەرزش ئێجگار سوودی زیاترە وەک لە ئێواران. ئەمە ببێ بە کولتورێک بۆ خەڵکی شاری سلێمانی بۆ هەموو شارەکانی تر بێگومان ئەم کولتورە وا بێت کە وەرزشکردن ببێ بە بەشێک لە ژیانمان و خۆشمان بوێ حەزی لێ بکەین جگە لە وەکوتم لە سوودە تەندروستیەکەی.
لە ڕووی زانستیەوە هەمیشە کە لە وڵاتانە ئاماژادرێ بە وەرزشکردن سوودی زۆرە بە شێوەیەکی گشتی بۆی کە مرۆڤ ماسوولکەکانی باش بێت و تەمەنی درێژ بێت و لە نەخۆشی بە دوور بێت. ئەمەی کە لە بەردەستی مندایە پێچەکە لەو ئامۆژگەرانی کە لەلایەن سەرۆشی پزیشکانی وڵاتی بەریتانیەوە دەرچوو لە ساڵی 2011 هەتاو ئێستا شەرەوە بەکارهێنرێت کە لە 4 هەنگاودا وەرزشی کۆ کردوەوە. هەنگاویشیان بریتێ کە دڵێت چالاک بە کەمتر دانیشە ماسوولکە دروستکە و هەروەها باڵانست باشتر بکە. لە بەشی چالاکیەکە دەو وەرشانی کاماژی پێدرا بریتە لە وەرزشی جوڵە یان بڵێن وەرزشی سەر شاخ سەرکەوتن ژێکێکە لەوانە بە شێوەیەکی گشتی وا ئاماژەی پێدرێت بە هەموو کەسێکی پێگەیشت و کە سەر و تەمەنی 18 ساڵەوە بێ پێویستە لە هەفتەیەکە 150 خولەک وەرزشێک بکات کە توندی وەرزشەکە مامناوەند بێیان 75 خولەک بکات کە توندیەکەی بەهێز بێت کە وەرزشی سەرکەوتنیێکێکە لە وەرشانەی کە توندیەکەی بەهێزە لە وەرشە بەهێزەکان حسابەکە لەجا خۆتان سیرکەن بزان وەرزش بۆچی باشە. لە ڕووی زانستیەوە وەرزشکردن ئەگەری توشبوونتان بەم نەخۆشییانە بۆ ڕێژەیە کەم دەکاتەوە. وەرزشکردن ئەگەری توشبوون بە جۆری دووەمی شەکرا بە ڕێژەی لە سایە 40 کەمەکاتەوە. ڕێژەی توشبوون بە نەخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکان بە ڕێژەی لە سایە 35 کەمەکاتەوە. ڕێژەی توشبوون بە کەئابە یان خەمۆکی و هەروەها شیبوونەی مێشک بە ڕێژەی لە سایە 30 کەمەکاتەوە. ڕێژەی توشبوون بە نەخۆشی جونگەکان و هەروەها بە ئازاری پشت لەژێ لە سایە 25 کەمەکاتەوە. من دکتۆرە نوەرشێخەم پرۆفیسۆری خوێن و شەرپەنجەی خوێن لە سلێمانی لە خەستەخانەی هیوا بەخێراتنتان دەکەم بۆ ئەم هەینیانەی کە بەردەوام ئێمە لە سەعات تقریباً 5 بەیانیەوە تا دەوری 9 یەین 10 کیلۆمەتری تیا بڕین زۆرم پێخۆشە هەستێکی زۆر جوانم لا دروزە بێ کە پۆل بە پۆل هاوڵاتیانمە بینم کوردەکانە بینم گەنجانە بینم پیرانە بینم بەرەو ئەم پیاسە خۆشە ڕۆن تقریباً 10 کیلۆمەترە لە خوارەوە تاک و سەرەوە و ئێمە شانازیەکەین بەوەی کەەوە خەڵکەکانمان لە باتیەوەی بخۆنەوە و بڵە بیرە فڕێن ئێستا بە جوانیەن ئەم وەرزشە چاکاکەن. جگە لەوانی کە باس کرا سیرکەن وەرزشکردن چەند سوودی تری هەیە بە شێشی گشتی خۆتان نەزان کە وەرزشکردن بۆ تەندروستی بە شێشی گشتی باشە بە تاڵێک مووسەرەوە هەتاوەکو نیوەکێکی پێ جگە لەوەش وەرزشکردن یارمەتی مرۆڤدا کە باشتر بخەوێ وهروەها کێشی ڕاگرێ یان ئەگەر قەڵەو بێت و کێشی زێ هەبێ بێنتە خوارەوە وهروەها یارمەتی دادات کە بەسەر فشارەکانی خۆ تازاڵبی وهروەها کوالیتی ژیان باشتر دەکات. وەک باسمان کرد بە جۆرێک کە ئەم وەرزشکردنە ئەگەر وەرزشکردنیشی مامناوەند بێ لە هەفتەیەکە 150 خولەک و ئەگەر وەرزشکردنیەکی تند بێ لە وەرزشە تونتەکان بریتە لە وەرزشی سەرشاخ سەرکەوتن لە وەرزشی ڕاکردن لە وەرزشی دووگۆڵی و هەروەها وەرزشی مەلەکردن کە بە شێوەیەک بە خێرای مەلە بکرێت دەتوانێت لە هەفتەیەکە 75 خولەک وەرزش بکات. عمەر باراوی ڕاوێژکار لە نەشتەرگەری ئێسک شکاوی لە هەمان کاتە لە سکوڵی پزیشکی زانکۆی سلێمانی مامۆستام بەڕاستی دەستان خۆش بە بۆم کارێک ئەنجامتاندا وەرزشکردن کارێکی گرنگی هەیە بۆ نوێکردنەوەی پەیکەری ئێسک یەکێ لە هۆکارەکانی پوکانەوەی پەیکەری ئێسک کە بە ئینگلیزی پێوترێ ئۆستۆپۆرۆسیس نەبوو نەکردنی وەرزشە لە هەمان کاتیژە ڕێنماییمان بۆ خەڵک ئەوەی ئەوانەی کە دێنە ئەم شاخە کات ئەبەنە سەر هیوادارم ئەم ناوە پیس نەکەن ئێمە خۆمان چەند جارێک خەیانمان کردوتەوە بەس بەداخەوە ئەو سەیرانکەرانەی کە دێن بۆ ئێرە هیوادارم هەستیان بجوڵێت و هەرکەس لەگەڵ خۆیان خۆڵ و خاشاکەکە باتەوە شوێنی خۆی. بەردام خەڵک پرسیاریەوە دەکات کە دەڵێت ئایا وەرزشکردن لە ناو ماڵەکان باشترە یان ناو هۆڵەکان یان لە دەرەوەی هۆڵەکان ئەگەر چ وەردەهات بەشێک باسی ئەمەی کرد بەڵام شێک لەو توژنانی کە کراوە ئەمەشی بۆ داواکە
دەکرێت مرۆڤ هەمان ئەو وزەی کە لە دەروی ماڵەکان دەیسووتێنێ لەناو ماڵەکانیش بیسووتێنە بە شێوەگە و ئەمریکا ڕاکە لەسەری ئینکلینیشنەکەی یان ئەوەی بەرزبوونەوەکەی با ڕێژەی لە سەدا و بەرز بکاتەوە بەڵام زۆرین تۆژینەکانەوەیان دەرخستووە کە کۆمەڵێک سوودی تری دەرونی و کۆمەڵایەتی هەیە کە لە دەرەوەی ماڵەکان دەستەکەێت لە ناو ماڵەکان دەست ناکەێت لە گرنگتریان دروستکردنی هاوڕێ و بیر و ڕاگۆڕینەوە و جگە لەوەش دەرکەوتۆ کە تەماشاکردنی ئەم دیمەنە ساوز و برین ئەم دیمەنە ساوزانە وا لە مرۆڤ دەکات کە ئەو هۆرمۆنان دەربیرێ لە لەشیا کە بێتاقەتی و خەمۆشی زیادەکە ئەو هەرمۆنانە کەمە ئەو هەرمۆنانە واکات کە بێتاقەتی و خەمۆشیتان کەم بێتەوە جا بەڕێزە ڕۆژێک 24 ساعاتە 23 ساعت و نیوی بۆ ئیشەکانی ترتان بەکاربێن و نیو ساعاتیشی بۆ وەرزشکردن یان هەفتەیەک 168 کاتژمێرە 166 کاتژمێری بەکاربێن هۆری شیکتر کە پێتان خۆشە و دوو کاتژمێریش وەرنە شاخی گوێژە یان بڕۆنە هەر شاخی کتر یان هەر جۆرە وەرزشی کە پێتان خۆشە بیکەن بۆ ئەوەی کە لەش و دڵتان سەلامت بێت و خۆتان لە دایان و سەدان نەخۆشی بپارێزن. داهاتن بیستو ماڵن سێ ئاستی وەرزشکردن هەیە با بڵین کە بەردەوامە خوێندمەوە زۆرتر باسی ئاستی مۆدرێت یامام ناوان دەکرێت بەڵام جگەلەوەش پێم وابێ سووک و قورسیش هەیە بۆم باس بکەم ئاستانە چۆن چۆنی جیاکرێتەوە بەچی پێناسا ئاکرێ. بەڵێ وەرزشکردنیان ڕاهێنان وەرزشیەکان بکرێنە سێ ئاست لەسەر ئەکەوێتە سەر لێدانی دڵی ئەو کەسە لە کاتی وەرزشکردن. وەرزشی سووک بەم وەرزشانە ئەوە ترێک کە لێدانی دڵی کەسەکە لە کاتی وەرزشکردنە 150 بۆ 60 زیاتر ئەبێت لە لێدانی دڵی ئاسایی ئەو کەسە. بۆ نمونە ئەگەر کەسی لێدانی دڵی 70 ترپەر لێدا لە دەقیەکە ئەوە لە وەرزشی سووکە لەوانەیە بگاتە 100 بۆ 105 لێدان لە دەقیەکە. ئەم وەرزشانە وەکو بۆ منە ڕاهێنانە سویدیەکان یان ڕۆشنێکی خێرە. ئاستی دووەم لە وەرزشکردن پێوتر ئاستی مام ناوند ئەمە ئاستیان لێدانی دڵی کەسەکە تقریبا 70 بۆ 85 لە 100 زیاتر ئەبێت لە لێدانی دڵی ئاسایی ئەو کەسە. وەرزشی مام ناوەند وەکو پاسکل سواری وەکو ڕاکردنێکی خێرە. ئاسی سێمیان پێوتری ئاستی قورس وەکو وەرزشی مەلەکردن و یان یاریزانە پیشەگەرەکان لە ڕاهێنانی خۆیانە کە زۆر لە دەقێت لە کاتێکی زۆر کەمە وەرزشێکی زۆر قورسەکەن بۆ منە یاریزانی ساحە و مەیدانیانوێ لە دەقەیەک بۆ 2 دقە مەسافەیەکی زۆر ببڕن. ئەمەیان لێدانی دڵی ئەو کەسە تقریبا 85 یان 100 لە 100 زیاتر ئەبێ بۆ مناگە لێدانی دڵی کەسەکە 70 بێت لە وەرزشانە لەوانێ بگاتە 140 گاتە 140 و زیاتریش. باش ئەم ترپێ دڵانە کە بەرزەبێت تۆ سوودی چییە؟ خۆی سوودی وەرزشکردن لە زیادبوونی ترپەی دڵە بۆ چونکە ئەگەر باسی سوودی وەرزشکردن بکەین بۆ توانەوەی چەوری و دابەزانی چێش ئەوە ئەبێ لێدانی دڵی کەسەکە زیاد بێ. شتێکمان هەیە پێوترێ ناوچەی سووتانی چەوری واتە فات بێرنینگ زۆن. کاتێک ئەو کەسە ئەچێتە ناو ئەم ناوچەیەوە کاتێک ئەو کەسە چەوری لەشی ئەتوێتەوە ئەبێ لێدانی دڵی ئەو کەسە زیاتر بێت لە 65 بۆ 70 لێدان لە کاتی ئاسایی خۆ. بۆ منە 65 لە 70 لە دقەیەکە یان زیاتر بێت. بەڵێ بۆ منە ئەگەر کەسێک لێدانی دڵی 70 ترپە لێدا لە دقەیەکە ئەگەر بێوێت چەوری بتوێنێتەوە کێشی دابەزێ ئەبێ وەرزشێ بکات کە لێدانی دڵی بگاتە 110 بۆ 115 ترپە لە دقەیەکە. باش ئەم کارە بە ڕۆشنی خێراکرێ؟ ڕۆشنی خێرا یەک لە وەرزشە زۆر بە سوودەکانە کە زۆر سوودی تەندروستی هەیە بەڵام زۆربەی جار وەرزشی خێرا ئەچێتە بواری یان ئەچێتە ئەو تایپەی کە وەرزشی سووکە بۆیە لەدایان دڵ ناگاتە و ئاستی کە چەوری بتوێنێتەوە. ئەگەر ڕۆشنەکەش خێرا بێ؟ ئەگەر بچێتە بابی ڕاکردنەوە ئەچێتە ئەو مەجالی کە وەرزشی مامناوەندی پێڵەن کە لەدایان دڵی تقریبا 70 بۆ 180 زیاتر ئەبێ لەدایان دڵی ئاسایی ئەو کەسە ئەو کاتە چەوری توێنێت. بەڵام ڕۆشنێکی خێرا زۆر سوودی نییە بۆ چەوری توانە بەڵام سوودی تەندروستی زۆر باشی هەیە. تاقی بکەینەوە بە ڕۆشنێکی خێرا بڕۆین. باش فەرموو حەزەکە بێمە دەست پێ بکەین بزانین سەرسرە مامێرانە تەمەنە مامێرە تازانە کە هاتوون زۆربیان سەنسەر وشتیان تایە. باش ئێستا بڵین ئەمە خێراکەی لەسەرێتی من لەسەر 5 داینم باشە؟ باش باش دکتۆر دەهات ئێستا ئەم ڕۆشنە لەسەر مامێرانە کە ئەکرێت تۆ باسی شاخت کردو ئێمەش برادرانی سەر شاخوان باس کردین کە سوودی چییە؟ ئەی ئەم جۆرە ڕۆشنە مەسەڵەن هەندێک جارە بیستمەڵە لەبەرەوەی کە لە ناو هۆڵەکانە لە ناو ژوورەکانە کەمتر ئۆکسسیجین هەیە وەرشە لەوانەیە سوودەی نەبێ و قسەی ڕاستە؟
هەموو وەرزشکردنێک هەموو جوڵانەوەیەک سوودی خۆی هەیە بەڵام ئەگەر لە هەوایەکی پاک و لە ئۆکسجینێکی پاک بێ باشترە بەڵام هەندێک کەسێ لەوانی بواری بۆ نەرەخسێ لە دەرەوەیان لە یاریگاکان وەرزش بکات بۆیە هۆڵە وەرزشیەکان چانسێکی زۆر باشن بۆی کەسە بەردەوام بێ لە وەرزشکردن زۆر باشە ئێستا من لێرە نازم ترپەی دڵی تۆ چەندێکە من لەسەر پێنج ڕۆم وردە لێرە ترپەی دڵەکان پیشانەدات ئێستا 112 نووسێت لای من بەڵێ لێدایان دڵی منیش ئێستا 120 ئەخوێنێتەوە باشە ئەم ڕێژەیەوەیە کە چێتە ناوچەی سووتانی چۆریان ناچێت ئەچێتە بەڵام ئەبێ بە کاتێکی دیاریکراوە بێت ڕۆژانە کەمتر نەبێت لە 45 دقیقە بۆ سەعاتێک و هەفتەی لە 3 ڕۆژ کەمتر نەبێت واتە بە شێوەیەکی گشتی ئەگەر وەرزشێ بکەی سوودی هەبێ ئەبێ لە هەفتەیەکە 3 بۆ 4 ڕۆژ بێت و کاتەکەی 45 دقیقە بۆ سەعاتێک بێت لە جۆری مامناوەند و بەرەوسەر جۆری مامناوەند و بەرەوسەر یعنی ئەو 45 دقیقە بۆ سەعاتە ترپەی دڵت بچێتە چەندێک بە تێکڕا ئەبێ بە تێکرات لێدایان دڵ زیاتر بێت لە 100 ئەو کاتە کەسەکە سوودی باشی ئەبێت و چەوری ئەتوێنێتەوە باشان ئێستا کاوە من 114 لێرە سوودی هەیە و چۆرەکەشم بۆ ئەتوێنێت سوودی هەیە بەڵام ئەگەر بەردەوام بی باش من هێشتا هەر بە ڕۆشنیشی ئاسایی ڕۆمانیە ڕۆشنێکی ئاسایی ڕۆ باش ئەگەر ئێمە تۆزێک خێراتری بکەین بۆی کە باسی ڕاکردن بکەین بۆ نمونە بچینە چەند باشە لەم ئاستەی تۆیە باشە ئێستا من لەسەر حوتم باشە ئەم جۆرە لە ڕاکردن بڵین کە ڕاکردنیەکە کە ئەتوان لەگەڵی شا قسە بکەم ئەمان لە خێراکانە بەچی حسابە بێ ما بە ئاستی مام ناوەند حسابە پێ ئەگەر کەسەکە لە کاتی وەرزشکردنە بتوانێت قسە بکە گفتگۆ بکە ئەوە چێتە بابی مام ناوەندەوە باشە جگە لە چەوری سووتاندن ئەم ڕاکردنە بۆ چیتر باشە جگە لە چۆری سووتاندن ڕاکردن باش سوودی هەیە بۆ جونگەکان نەرمەکاتەوە ئێسف بتەوە کات چونکە مادەکانزەکانی وەکو کالیسیۆم و فۆسفۆر زیادەکە لە لەشە هەروەها ڕێگە ئەگرێت لە ڕاقبوونی جونگەکان بۆ نەخۆشی ڕۆماتیزمە و سۆفان و ئینزیلاقی پێش زۆر بەسوودە یعنی هەر ئەوە نیە کە تەنها بۆ چۆری سووتان و بۆ خۆ زەعیفکردن بێ نەخێر سوودی تری تەندروستی هەیە یەکەمیانەوەیە کە ئەو کەسی کە وەرزشەکە لە کاتی وەرزشکردنا مادە بەسوودەکانی وەکو سیرۆتۆنین ئیندۆرفین زۆر زیادەکە بە مەشباری تەندروستی کەسەکە زیادەکە هەروەها سوودی تری تەندروستی هەیە بۆ نمونە ئەو کەسانی کەیانی واز لە جگرە بێنن ئەتوانن لە کاتی وەرزشکردنە سوود لەم بوارە وەرگن باشە ئەی بەنسبەتی ئەژنۆ کە بڵین لەم وەرزشە ئەژنۆ زۆر ئەژوڵێ زیانی پێ ناگا لە وەرزشی ڕاکردنە لە کاتی ڕاکردنە نەخێر بەڵام لەبێ ئەو کەسێک کە ئازاری ئەژنۆی هەیە بەڕاهێنانکی سوک دەست پێ بکە وردە و دەزیایی بکە و نابێ زۆر فشار بخاتە سەر ئەزنۆکانی زۆر فشار بخاتە سەر جونگەکانی بۆی سوودی باشی هەبێ بۆ تەندروستی باش ئەگەر ئێمە سەخێراکە زیاتر بکەین بۆی کە بیکەین بە ڕاکردنیەکی قورس هەتا چەند بڕۆین باشە ئەبێ بگەینە بۆ منە سپیدی دە بەڵێ منە مەوێت ئێستا بزانم کە ترپەی دڵم بە چەند گەیشتووە باش ئێستا من لێرە 150 ئەنووسێت 152 باشە ئەمان ئێستا پێوترێکی ئەمە ئەگەر بەردەوام بی بۆ زیاتر لە نیو سەعات ئەچێتە ئاستی سێمەوە کە ئاستی قورسە لەسەر و 200 اینجا ئاستی قورسە سەر و 150 سەر و 150 ئێستا لە ئاستی قورسە بەڵێ زۆر باشە ئەم ئاستە قورسە بە شێوەیەکی گشتی بۆ هەموو کەسە سەلامەتە بیکات ناگەێت هەموو کەسێک دەست بکات بەم وەرزشە ئەگەر کەسێک پێشتر ڕاهێنانی سوچی نەکرد بێ دەست بکات بەم ڕاهێنانە قورسە لەوانەیە زیانی پێ بوو داوانێ زانی پێ بکات باشە بۆی کە ئێمە زەهەندان پێ نەکە بە وردە خاوی کەینەوە و لە قسەکانمان بەردەوام بین ئێستا هێدی من هەستەکەم کە دەستەکەم بە ئاراکردنەوە اینجا باسی ئاراکردنەوەم بۆ بکە ئەم ئاراکردنەوەی تەنها ئەوەیە کە هەوا بڵێن ئاو لە لەشما ئەچێتە دەرەوە یان شتی تریشە وەکو باسمان کرد سوودی وەرزشکردن لە کاتێکەیە کە لەدایان دڵ زیاد بکە بەڵێ
بۆ ناگەر کەسێک جلێکی وەرزشی نایلۆن لە بەرکە بەڵێ داوانێ زۆر عارەق بکاتەوە بەڵام شەرنێ چەوری بتوێنێتەوە شەرنێ چۆری بتوێنێتەوە ئەبێ لە دایان دڵی بە تێکڕایی لە سەڵ زیاتر بێ ئەو کاتە لەوانەیە چەوری بتوێنێتەوە ینی بۆ نمونە ئێستا من و تۆ لێراکە وەستاوی من کام جلان لە بەراکەنی و قۆڵ و شۆرتێکە و جنابیشە تراکسور دەکەن لە بەرە کەلەشی تۆی زیاتر داپۆشیوە داوانێ بۆیە تۆ ئارەق زیاتر بکەیتەوە کەواتە سەر ئەگەر هەموو هەردووکمان بە هەمان خێرای ڕابکەین تۆ لە من زیاتر چۆری ناتوانیتەوە نەخێر من لە تۆ زیاتر عارەقاکەمەوە بەڵام لە تۆ زیاتر چۆری ناتوانم هەر هەمان چۆریە توێ بەڵام هەما چەوری ئەگەر هەم وەکو یەک وەرزش بکەین وەکو یەک وەرزش بکەین کێشماوەکو یەکتری بە یەک تەمەنیش بۆی ئەمە بیربۆچوونێکی هەڵەیە کە خەڵک وازانێ ئەگەر جلی مەتاڵ و جلی نایلۆن لەبەر بکە چەوری زیاتر دەتوێنێت نە ئەمە زیاتر عارەقا کاتەوە جاری وا هەیە لەوانەیە کەسەکە لە پڕ وەزنی دابەزێنێ بەڵام ئەم دابەزانی کێشە لەسەر ئاستی شلەمانیەکانی لێش و تێکڕای ماسوولکەی لەشێتی نەک چەوریەکان باش ئای هەندێک کەسێ بۆ نمونە لە پێش وەرزشکردنا بە دەوری ورگە لایلۆنە بەستێ بڵێن سفرە و ئەمانە ئابەستێ ڕاستەڵەنەوە زووتر ورگە توێنێتەوە خۆی ئەو ورگ کە کەسێک گورجی زیادەکە بریتە لە کۆبوونەوەی چەوری لە دەوری ڕخۆڵەکانی لەوانەیە بۆکو جوڵەیە بۆکو وەرزشێکی ورگ سوودی هەبێ بەڵام بەتەنیا ئەمە بەس نییە کەسێک دانیشێ لە بەرامبەر بە تەلەڤیزیۆن شتێ بێستێ لە ورجی بەڵێ ئەمە وەرزشە ئەمە وەرزش نییە ئەمە لەوانەیە تۆزێ جوڵە بە سکیپدا و تۆزێک چەوری دەوری ڕخۆڵەکانی کەم کاتەوە بەڵام ناچێتە بواری وەرزشکردن باش ئەگە ئێستا من و تۆ کە هەردووکمان بێکۆ باسمان کرد ئەگەر جگە لەم جرانی کە لەبەر مایلەرۆن بەستن بە دەوری ورگمەوە لە کاتی وەرزشەکە ئەوەی جڕۆڵی شێوە بۆی کە ورگم زووتر داوەزێ لەوانەیە یارمەتی بدا لە وەرزشێکی ئەیکی سوودی باشتر هەبێ بەڵام بەتەنیا بەس نییە بۆ ئەوەی سوود لە وەرزش ببینی باش بۆی کە من تۆ زە کوردە وردە پشوو بین جگە لە ڕاکردن پێما بێشێ وەرشە باشەکان پاسکیل لێخوڕینەوە نییە بەڵێ باش ئێمە دوجار باسی پاسکیلی سەر شەقامەکانی شەکەین بەڵام با ئێستا باسێکی پاسکیل ناوهۆڵەکانیش بکەین زۆر باش ئەوی کەم بیستمانی کە لە خۆشی دڵیان هەبێ زۆر ئاگان لە خوارمە تۆ خۆشت پزیشکی پسپۆری هەناویتە ئەمان بڵین بەنگ زواناوی بۆردەکە تەواوەکە لێ وارەیە بیستوشمە کە پاسکی لێخوڕین بۆ نەخۆشەکانی دڵ زۆر باش لە نێوانی ڕاکردنی خێرا و پاسکی لێخوڕینە کامیان تۆ زیاتر ئامۆژگاری خەڵکێکە بیکات پاسکر لێخوڕین ئەچێتە ئاستی مامناوەندەوە کە لەدایین دڵ بە ئاستێکی باش زیاکە و یارمەتی چەوری توانەوەدا بۆ ئەو کەسانی کە نەخۆشی جونگیان هەیە ئەو کەسانی کە تۆزێ بەتەمەنن لەوانەیە باڵانسیان تێکچێت لە کاتی ڕاکردنە پاسکر لێخوڕین باشترە و سەلامەتترە لە ڕاکردنی خێرا لە ڕاکردنی خێرای زۆر خێرای هەر ڕاکردنی ئاسایش لە ڕاکردنی خێرا ئەو کەسانی کە مەترسی کەوتنیانێ و کەسانی کە مەترسی تێکچوونی تەوازنیان هەیە پاسکر لێخوڕین لە ڕاکردن باشترە هەمان سوودیشی هەیە و لێدایان دڵ بە هەمان ئازیاتەکە ئەی بە شێوەیەکی گشتی چێ باش نییە زۆر خۆی هیلاکە لە کاتی وەرزشکردنە ئەو کەسانەی کە نەخۆشی دڵیان هەیە و ئەبێ لە ژێر سەرپەرشتی دکتۆری پسپۆر جۆری وەرزشەکان هەڵبژێرن چکە لەوانەیە مەترسی کەوتن و مەترسی زەبحی دڵ و شتیان زیاد بکە ئەو کەسانی کە زۆر بەتەمەنن یان مەترسی کەوتنیان هەیە ئەو کەسانی کە نەخۆشی جونگەی زۆر سەختیان هەیە ئەو کەسانەوە باشە لە ژێر سەرپەرشتی دکتۆری پسپۆر جۆری وەرزشەکان هەڵبژێر باش دکتۆری پسپۆر بەستە پسپۆری هەناوی یان پسپۆری دڵ ناوی پسپۆری دڵ یان پسپۆری وەرزشکردن کە لە وڵاتی خۆمان لەوانەیە زۆر نەبێ باش ئەم پاسکی لێخوڕینی تۆ لەگەڵ پاسکی لێخوڕین سەر شەقامەکانە جیاوازی شێمێک کەسە تۆ خەریکیکیت ئەگەر بە هەمان بڕوو بە هەمان سەختی بەردەوامی هەمان سوودی هەیە بەڵام پاسکلی سەر شەقامەکان سوودەکەی لەوەیە کە لە هەوایەکی پاک و لە ئۆکسیژنێکی باشە ئەکرێ هەروەها پاسکل لێخوڕینی سەر شەقامەکان هۆکارێکی باشە بۆ گواستنەوەش ئەتوانێت و کەسە بەهۆی پاسکیلەکەی بچێتە سەردەوام بچێتە سەر شوێنی کارەکەی لە جاتیەوەی کە سیارە بەکاربێنێت تۆتت پاسکل لێخوڕین وەرزشێکی مامناوەندەوە نییە مامناوەندە بڵێ باش ئەمە لەبەری کە سلێمانی بەتایبەتی بەڵێن کە مەسەلە سلێمانی قساکەین شارێکی شاخاویە و کەرکووکیش تا ڕادەیەک بە بەرزنزمیتیا بەڵام هەولێر کە تەختەوە دوهۆک بە هەمان شێوە بەرزاییتیە ئەگەر بێتەوە پاسکیلەکە بە شێوی بەرزای لێخوێن کاتە نایکە بە وەرزشی قورس لەوانەیە بڵێ ئەگەر لەدایان دڵی بگاتە ئاستی 150 زیاتر لە دەقەیەکە ئەوە بە شێوەیەکی باش دەچێتە بە ئاستی وەرزشی قورسەوە کەواتە پاسکی لێخوڕین لەم شارە هەورازایان لەم شارە شاخەوانەیە باشترە و سوودی زیاتر لە شار سوودی زیاترە و چەوری زیاتر دەتوێنێتەوە سوودی تەندروستی باشتری هەیە بۆ جونگەکان باشترە جونگەکان نەرمەکاتەوە بۆیە ئەو کەسانی کە مشکلی
فقراتیان هەیە و کەسانی کە نەخۆشی سەوفان و نەخۆشی ڕووجونگەکانیان هەیە زیاتر ئامۆژگاریەکرێن کە وەرزشی پاسکیل بکەن. من بیستم کاڵنەوە کەسانی کە کێشە لە ئەژنۆ لە جونگەکانیان هەیە باشتر پاسکیل کە لە نەخۆن بەڵام تۆ پێچوانی و قسەیەکەی ئەو کەسانی کە پێش ئەوەی کە تووشی نەخۆشی سەوفان بن ئەو کەسانی پێش ئەوەی تووشی نەخۆشی جونگەکان بن پاسکیل یخڕمەک و هەموو وەرزشەکانی تر ئاستی کانزاکانێک و کالیسیۆم و فسفۆر و ڤیتامین دی زیادەکە بەمەش ئێسک پتەوەکە ڕێگە ئەگرێت لە ڕەخبوونی جونگەکان ڕێگە ئەگرێت لە داخوڕانی ئێسکەکان ڕێگە ئەگرێت لە فشەڵبوونی ئێسکەکان بە تایبەتی لەو کەسانی کە تەمەنیان زۆرە و بەترسی شکان و پەوتنیان کەمتر بێتەوە. من بیستمە وەرزش بە شێوشی گشتی و بە پێڕۆشتنی خێرا و ڕاکردن بە تایبەتی بۆ ساڵبوونی مەزاج بۆ دڵخۆشیەمانە باشە بۆ پاسکیلێش هەمان قسە ڕاستە هەمان قسە ڕاستە ئەگەر بە شێوەیەکی بەردەوام بکرێت بە شێوەیەکی بەردەوامەوەیش بە هەماشە لە هەفتەیەکە لە هەفتەیەکە 3 بۆ 4 ڕۆژ بەلانی کەمی 3 بۆ 4 ڕۆژ هەر ڕۆژێک 45 دقیقە بۆ سەعاتێک بەڵام بەو مەرجی کەسەکە بەردەوام بێ لەو بەرنامی وەرزشێکی دایناوە. زۆر باشە ئێستا کەسێکە بینن کە لە ژیانی ڕۆژانەیدا بەردەوام پاسکیل بەکارهێنێت و هەندێک جار نەک تەنها لە ناو شار بۆ ڕۆشتنە دەرەوەی شاریش پاسکیل بەکارهێنێ. من ناو مەجارجافە دانیشتووی شاری سلێمانی پیشەم ئاسنگەرە لە دایکبووی 1960 لە مناڵیمەوە هیوایەتم پاسکیل و وەرزش بووە تا ئەم تەمەنە و چۆن دکتۆر شەریعەتی ئەڵێ لە مەشهەد بووم مناڵ بووم کە ئەچووم بۆ پۆلی 1 و 2 ئیبتیدایی هیوایەتم بوو ببم بە خاوەنی پاسکیلێک هەمیشە دوعامە کرد ئێواران کە دایکمەی خاوەن ببم بە خاوەنی پاسکیلێ تا وای لێ هات بە مناڵی لە گەڕەکەمان پاسکیلێکم دزی ئەم جا شەوانە کە ئەخەوتم لە ژێر پەتوەکەم یابەتانەکەم دوعامە کرد کە خوای گەورە بمبەخشێ منیش هیوادارم هەموو کوردستان وەرزش بکەن و پاسکیلیان پێ پاسکیل وەرزشکردنی پاسکیل هیچ عیبەیەکیان نییە من لە ئەوروپایش بووم پاسکیل مەر پێ بووە لە مناڵیمەوە هیوایەتمە بۆ نمونە لە هۆڵەندا لە شاری داناق لە ستا هەفتای پاسکیل لێ ئەخورن مۆسەفەکانی دایرە و هاوڵاتیش هیچ عیبەیەکیان نییە لەناو میلەتی کووردا بە تایبەتی میلەتی خۆمان تۆ زێڵەن عیبەیە بەڕاستیەوە هیچ عیبە نییە و غەڵەتە وەرزشکردن شتێکی چاکە هەم بۆ نەخۆشی شەکرا هەم بۆ جەڵدا هەم تەمەڵی ئینسانیش نایەڵێت هیوادارم هەموو کەسێک یەک پاسکیلیە بێ ئەگەر ئەوەیشی لە ڕووی نایە بە ڕۆژ لێخورێ قەینا بە شەو با پێی بگەڕێت چی ژن چی ئافرەت فەرق نییە هەموو یەکێت ئافرەت و پیا و فەرقی نییە من بەنسەر نەخۆشیەوە خۆمەڵێم کە لاشەم زۆر سالم و ڕێکپێگەر لە خوا بەزیاو بۆ فەزڵی خوا ئەوە ئەگەڕێنمەوە نە شەکرا زانم چییە نە جەڵدا نە فەقارات نە تەمەڵی تێگەی هیوادارم هەموو کەسێ بەردەوام بێ کە من دکتۆریش نیم شارەزاییم نیە بە عمریشم نەچووم بۆ لای دکتۆر ئەشەن بلا مەگەر لە دوکان ئیشم کردوێت کە پیشەکە ماسنگەرە چاوم بە لەحیم ڕۆیشت بێت چوو بووم بۆ لای دکتۆر قەترەیەکی یابێ پێم و نەجگەرە کێشم حەمد و سەنا مادە کوحولیەکانیش ئەوە هەر دوورم لێ و حەمد و سەنا بۆخوا ئەم هیوایەتش کە خوای گەورە یاوێتی بە من لە فەزڵی خوای گەورەوەیە هیوادارم هەموو کەسێ وەکو من بیرکاتەوە پاسکیلێکیە بێ برادرم منە نەخۆشی دڵیە نەخۆشی شەکرێکیە هیوایەتێتی وەکو من پاسکیل لێ بکڕێ و لێ خوڕێ قەراری چیاوە بیکڕێ بەس ئەڵێ بە شەوانە لێ خوڕم کاگەژار لەگەڵ خۆتە ئەمێ هیوادارم هەموو کەسێ پاسیە من خۆم لە مناڵی هیوایەتمە زۆر ئەحتیادیە بەلامەوە هیوادارم هەموو کەسێ پاسکیلێک بکڕێ و وەرزشی پێ بکە دوایەوەش من نمونەیەکە هێنمەوە لەسەر خۆم کە مناڵ بووم لە مەکتەب بووم لەسەر شەقام وابزان پۆلی 2 بوو یا 3 بوو بۆ یەکەم جارم بوو فێری پاسکیلی دووتایی بم ئەو کاتە بە 15 فلس و 10 فلسوانە سوارە بووی چوون بۆ پاسکیخانەکە پاسکیلێکم هێنا دووتایی بچووک بوو بەرەو ڕووی مامۆسامان ڕۆیشتم وابزانم ئەڵەم لە مامۆسای کوردی بوو من کە بەرەو ڕووی ڕۆیشتم وەکو خۆم وتم مامۆستاگیان فێری پاسکیلی دووتایش بووم وتی باش مەگەر نەیتە پۆلەوە دوای کە جەڕست لێراو چووینە پۆل یەکسەر باین کردم گوێچکەی ڕاکێشام زلێکی بە سوکی لێمتی یەک جارێکی پاسکیل لێ نەخوری دووتایی مامۆستا من پێم وامزانی تۆ پێ خۆشە وتی نە ئەبی بەژێر سیارەوە بەڵام من هەر هیوایەتم بوو بەردەوام تا یەکەم جار بە پاسکیلی سێتایی دەستم پێ کرد